لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێ بە خۆشحاڵم ئەم ئێوارێش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. با هۆی ململانە سیاسیەکانەوە زۆر کات پرسی ئاشتەوایی و ئاشتەوایی سیاسی کۆمەڵایەتی تێک دەچێت یاخود ون دەبێت. لە کوردستانە ئەم بابەتە خەسەتێکی دیکەی وەرگرتووە. هەر کاتێک دانە سیاسیەکان کە ململانێ دەکەن لە پرسێکی ئاشتەوایی لێک نزیک دەبنەوە گروپێک داخلی پرۆسەکە دەبن و سەر لەبەری ئاشتاوایەکە تێک دەدەنەوە. دوای این جاربینیمان پارێزگاری دهۆک لە بەرامبەر ناڕەزایی خەڵکی شارەکە بۆ وەرگرتنی موچەکانیان خۆپیشاندانیان کرد لە بەرامبەردا تۆمەتی بەخشیەوە بەسەر هەموو حیزبە سیاسیەکان دامەش بە جۆرێکی دیکە پرسی ئاشتەوایی سیاسی کۆمەڵاتی لە هەرێمی کوردستاندا خستە ژێر پرسیارەوە. لە تەوەری یەکەمی گەرما و گەرم گفتوگۆ دەکەین لەسەر پرسی ئاشتەوایی سیاسی کۆمەڵایەتی لە نێوان دەستەبەرکردن و تێکداندا. دکتۆر چیا زەنگەنا وەکو ڕایشکاری یاسایی لە ستۆدیۆ لەگەڵمدا. دکتۆر چیا بەخێر بێت. لەگەڵ نزیکبوونەوەی لایەنە سیاسیەکان زۆر جار بابەتێک داخل ئەکرێت کە ئاشتەوایی سیاسی کۆمەڵایەتی تێک دەدا. پرسیارەکە ئەوەیە ئەمە هەر لە خۆوار ڕوئەدا یاخود بە بەرنامەیە؟ بەڵێ سڵاو بۆ جەنابتان، سڵاو بۆ بینەرانی ئازیز. بێگومان ئەرکی حکوومەت و ئەرکی بەرپرسانی حکوومەت پاراستنی ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان یاخود ئەو جغرافیا سیاسی کە حکومڕانی تیادا دەکرێت بەپێی بنەماکانی دیموکراسی کە گەل ڕەزامەندی خۆی نیشانەدا لە ڕێی نێونەرانیەوە، لە ڕێی دەنگە جیاوازەکانەوە، لە ڕێی ڕێنە جیاوازەکانەوە دەسەڵاتێک بۆ خۆی هەڵەبژێرێ لە شێوەی کە وەکو هەردووە لە بنەماکانی فقی دستوریە هاتووە کە یەکێ لەو ئارائانە کە ما بڵێن جان جاک ڕۆسۆ کە باس لە نەزەری عەقدی ئیجتیماعیەکە کە لە ڕێگای دیموکراسیەوە ئەتوانی تۆ نوێنەری خۆت هەڵبژێری وە بیکەی بە بەرپرسی خۆت بۆ ئیدارەدانی حکوومەتی یاخود دەسەڵاتی ئەو شوێنی کە تۆ مەبەستە. ئەوەی کە بەدی ئەکرێ لە هەرێمی کوردستانە بێگومان دیموکراسیەت واتە فرەڕەنگی، دیموکراسیەت واتە فرەڕەنگی، دیموکراسیەت واتە فرە بۆچوونی جیاواز و قبوڵکردنی یەکتری. ئەمە ئەوە ناگەێنێت کە تۆ لە زۆنێکە لە بازنەیەکە لە ڕایەڵەیەکە کە تۆ زۆری نەبووی کەواتە تۆ حکمێکی ئیستبدادی دەسەڵاتی زۆردارانە بەکاربهێنی لە بەرامبەر بەوەی کە تۆ باڵا دەستی لەو شوێنەیە. ئەوەی کە بەدی ئەکرێت لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستانە بێگومان لە دوای ساڵی 90ەوە کە بە هەموو بەرزەی و نزمی و شێوەکانەوە کە بینیومانە زۆر جار لایەنە سیاسیەکان تووشی ئەم ململانە سیاسی ئەبن لە خوێندنەوەی جیاواز، لە ڕۆیای جیاواز، لە بۆچوونی جیاواز، لە سیاسەتی جیاواز، لە بەرژەوەندی جیاواز. بەڵام هێڵێکی گشتی هەیە کە ئەویش پاراستنی ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستانە کە دەبێت هەچ کەسێک لە ئاستی بەرپرسیارێتیا بێت لە سەری لووتکەی ینی لە لووتکەی سەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمەوە تا خواری خوارەوە لە ئاستی ئەو بەرپرسیارێتیا بن لەو هێڵە گشتیە لا نەدەن کە ئەویش تێکدانی سەقامپیری گشتیە و بەرپاکردنی ئاشتەوایی کۆمەڵایەتیە لە نێوان کۆمەڵانی خەڵکی کوردستانە. ئەمە بەدیوە سیاسیەکەیە. ئەگەر بەدیوە قانونیەکەیە باسی بکەین تێکدانی تەکتیری با بڵێن سەفۆی وەتەنی، سەفۆی نیشتیمانی، ڕیزی نیشتیمانی بەرەی گەل، تەکدیری با بڵێن تێکدانی ئەمن و ئاسایشی کۆمەڵانی خەڵکی کوردستان یاخود هەچ کۆمەڵگایەک ئەمەش دەچێتە ژێر چمکێکی سزاییەوە کە لە قانونی عقوباتی عێراقی ساڵی ژمارە 111 ساڵی 69 لە چەند بابێکی ئەم قانونەیە تەکیف کراوە کە ئەمە جەریمەیەکی قانونی تەشکیلەکە چونکە بەرپرسی هەموو وەحدەیەکی ئیداری یاخود بەرپرسی هەموو دام و دەستگایەکی حکومی جگە لە جێبەجێکردنی ئەرکەکانی کە بووی دیاری کراوە بەپێی دەسەڵاتی یاسایی خۆی دەبێ بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی باڵای نیشتیمانی و بەرژەوەندی گشتی کۆمەڵانی خەڵکی زۆنەکەی خۆی، مؤسسەکەی خۆی، کۆمەڵگاکەی خۆی، خاریتە جیۆسیاسیەکەی خۆی بپارێزێت. بەڵام ئەمە کە ئاماژەت پێدا هەم لە بابەتە تیۆرەکانە کە ڕوونت کردەوە لە کوردستانە زۆر کەم گوێ لەم حاڵەتە دەگیرانی. ئێمە بینیمانە کە هەرچەند جارێک کە ئاسایشی کۆمەڵاتی تێکدابێت، ئاسایشی سیاسی تێکدرابێت، کەس نەبووەوەی کە ئەمانەی لێپێچینەوەیان لەگەڵا بکرێ بۆم جۆری کە تۆ باسیەکە. ئەمە لە قانونە خۆ زۆر بە سەڕیحی باس کراوە. هەچ کەسێک کە دەچێتە ئاستێکی حکوومەت یاخود
لە پۆستێکی حکومیە کار دەکا نوێنەرایەتی حکوم ینی نوێنەرایەتی هەموو هەرێمەکان نوێنەرایەتی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانەکە لەوێ ئەبێ ئەو کەسە خۆی تەجریدکە لە صفەتی حیزبایەتی و بێتە صفەتی وەزیفیەوە کە ئەم ئەرکێکی گشتی جێبەجێیەکە کە بەپێی یاسا سنوورەکان و دەسەڵاتەکانی بۆ دیاری کراوە و نابێت لە نێو مؤسسەیەکی ئیداری حکومیە کە تۆ تەمسیلی جهەتێکی سیاسی شەکەی دیاخود لەسەر پشک و ئیستحقاقی لایەنێکی سیاسیش هاتوویت ئەرکێکی گشتی جێبەجێەکەی ڕنگدانەوەی حیزبیەکی زاڵ لە مؤسسەکە تابێ و بەرژەوەندی حیزبەکەی خۆت و بەرژەوەندی باڵای حیزبەکەی خۆت پێش بەرژەوەندی گشتێکە جێبەجێ بکەی کە ئەویش بەپی یاسا دیاری کراوە ئەمەش جاریش کە قانون معالەجەی کردووە لە مەبدەئی فەسڵ بینە سوڵتات جاکردنەوەی دەسەڵاتەکان کە ئەمەش جارێکی کە با بڵین هیچێکە لە بنەما سەرەکیەکانی قانون کە مؤسساتی ئیداری مؤسساتی تەشریعی و مؤسساتی قەزایی جایەوە لە ضمنی مؤسساتی قەزائیە ینی مؤسسی داواکاری گشتی هەیە کە لە حاڵەتێکە هەچ کەسێک لە هەچ پۆست و پلە و باڵا و مؤسسەیەکا بێ ئەگەر بێت و تەقدیری سەفۆی عامە بکە تێکدانی ئاسایشی گشتی بکە داواکاری گشتی لە لای خۆیەوە ئەتوانێت ڕێوشێنی یاسایی بگرێتە بەر لەبەروی جەریمەیەکی قانونی تشکیلەکە بەپێی یاساکار پێکراوەکە بەڵام ئەوەی کە پرسی سەرەکیە ینی ئەم بابەتە لە خۆیەوە تێگەدرێ یاخود بە بەرنامە ئەم ئاشتەوایە تێگەدرێ لە کوردستاندا ئەمە پرسە گشتێکی ئێمەیە ئێمە چەند لایەنێکی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و چەند لایەنێکی سیاسی ترکە لە دیمەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانە ڕنگدانەوەیان هەیە و بەشداری پرۆسەکانی هەڵبژاردن و بەپێی مەساحەی سیاسی خۆیان ناچینە مەساحەی سیاسی حیزبەکانی ترەوە بەپێی مەساحەی سیاسی هەردوو حیزبی باڵادەستی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان مەساحەی سیاسی خۆیان هەیە لە دەسەڵاتە بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەوەشیان شەقێکی ترە من ناڵێن پارتی دیموکراتی کوردستان چۆن بوو بە خاوەنی و مەساحە سیاسی کە ئێستا خۆی بانگەشە و پروپاگەندەی بۆەکە ئەوەش مەوزوعێکی کەیە بەڵام ئەڵێن مادام تۆ شەریکی استراتیجیت لە حکومڕانی هەرێمی کوردستانە بەپێی ئەو مەساحە سیاسی کە بۆ دیاری کراوە یا خۆ دیاریت کردووە بە هەچ ئالێتێک و بابەتێکی کەیە بەڵام دەبێت شەریکێکی استراتیژی ڕاستەقینەبی نوێنەری ڕاستەقینەی سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان نابی چونکە بەپێی ئەو ژمارە با بڵێن معلەنەکان کە ئیعلان کراوە کە کاتی خۆی ژمارە فەرمیەکان ئیعلان کراوە کە ئەمانە ئیستحقاقی ئینتیخابین تۆ یەکەم بەرپرسی بەرامبەر بە هەموو شکستێک و هەموو کەم و کوڕیەکە لە بەرنامە و کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ واتە بەڵام دکتۆر تۆ دوو جاروازام خۆت لێلادا مەبەستمەوەیە ئەنی تێکدانی ئاسایشی کۆمەڵاتی سیاسەکە لە هەرێمی کوردستانە بە بەرنامەیە پرسیارەکە ئەمەیە ئەگەر ئەگەر خۆڕستکانەیە هەڵەیەکی شخصیە ڕاتفعلێکی شخصیە یاخود سلوکێکی فەردیە من ئەتوانم وەکو لایەنە سیاسیەکانی تر یاخود وەکو خۆم وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان مامەڵە لەگەڵا بکەم بەپێی ئەو ئیرادە یاخود ئەو سلوکە فەردی کە لە تۆ ڕەفتار تعبیری لێکراوە بەڵام ئەگەر ئەجیندایە و تەوجیه کراوە ئەمە خەتێکی سیاسی خەتێکی حزبی خەتێکی ئاراستە کراوە لە مؤسسەیەکی حزبیەوە یاخود لە هەچ مؤسسەیەکی سیاسی ترەوە کە تۆ تەمسیلی ئەەکەی بەرپرسی محافظی قایمقامی وەزیری بریکاری وەزیری پەرلەمانتاری سەرۆکی فراکسیۆنی جێگری سەرۆکی پەرلەمانی هەچ کەسێکی منیش بۆی بتوانم لە بەپی ئەو ئاراستەیە بتوانم ڕەفتاری یاسایی و ڕەفتاری سیاسی لەگەڵا بکەمەوە ئەگەر ئەمە ئەجندایەکی موبەرمەجە بە ئیعاز لەسەری سەرەوە لە لووتکەی دەسەڵاتی سیاسی حیزبێکەوە هاتوتە خوارەوە بۆ قاعیدەکە کە ئێوە بەم ئاراستەیە کار بکەن بۆ تێکدانی با بڵێن سەقامگیری هەرێمی کوردستان ئەوە ئێمەش لە ضمنی ئەجندای سیاسی خۆمانە ئەتوانین وەڵامی بینەوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر وەکو دام و دەستگای قەزایی سەیری بکەین ئەوە دام و دەستگای قەزایی و لە ضمنیشە داواکاری گشتی ئەتوانێت تەحریکی شەکوا بکە لەسەر ئەساسی ئەوەی کە ئەمە هەوڵدانە بۆ تێکدانی ئاشتەوایی نیشتیمانی یاخود ئاشتەوایی کۆمەڵایەتی یاخود ئاشتەوایی هەرێمی کە ئەچێتە ژێر چمکێکی یاساییەوە
ئێمە گومانەکانمان یاخود گلەیەکانمان زۆرە لە بەغدا کە دەسەڵاتی دادوەری، دەسەڵاتی قەزایی، دەسەڵاتی سیاسی، دەسەڵاتی حکومی لە پڕۆپاگەندەکانە کە دەکرێت گوایە گەندەڵێکی زۆر گەورە لە بەغدایە هەیە طعن لە دەستوریەت و لە شەرعیەت و لە ئەدائی مؤسساتە دەستوری و قەزایی و ئیدارەکانی بەغدا ئەکەین. ئەی بۆ لە هەرێمی کورسانە لایەنێکی سیاسی هەستێت با بڵێن هەوڵ بە نەوعێک ڕای گشتی تێکبات بە نوعێک فەوزایەکی سیاسی دروستکات کە ئەمە کاریگەری لەسەر سەقامگیری و ژیانی ڕۆژانی کۆمەڵانی خەڵکی کوردستان. دکتۆر شەباس لە کێبڕکەی سیاسی لە نێوان یەکێتی و پارتی کرد جیاواز لە حیزب سیاسیەکانی دیکە. ئەنی لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا ئەوەی جێگەی سەرنج بوو 2 لێدوانی بەرپرسی پارتی لە ناو حکوومەتدا کاریگەری لەسەر کۆبوونەوەی یەکێتی و پارتی هەبوو. جێگری سەرۆکی پەرلەمان پارێزگاری دۆهۆک. ئەنی پێ دوایە ئەمە کەشی ململانی سیاسەکە شتێگایە لە کوردستانە؟ 2 لێدوانی نابەرپرسانە بوو لە 2 ئەندامی پارتی دیموکراتی کورسانەوە من وای لە قەڵەوەندم 2 لێدوانی نابەرپرسانە بوو لە 2 ئەندامی پارتی دیموکراتی کورسان چونکە ئەگەر سیاسەتی پارتی دیموکراتی کورسان بۆ شەراکەتێکی حەقیقی لەگەڵ یەکێتی نیشتمانی کورسانە و پاراستنی دەستکەوتەکانی کۆمەڵانی خەڵکی کورسان و دەستکەوتەکانی هەرێم لە دوای نەوەیەکەوە کە ئێمە هەردوو لا بەشدار بووین لە بنیادنانەوەی هەرێمی کورسان و پاشان خۆڵکانەوە بە عێراقێکی نوێ عێراقێکی فیدرالی دیموکراسی دێ جێگای هەموو دەنگ و ڕەنگ و بۆ چوونە جیاوازەکانی تیا بێتەوە ئەمە لێدوانی بەرپرسانە نییە. لێدوانی بەرپرسانە ئەوەیە کە تۆ بەرپرسیارەتی خۆت، بەرپرسیارەتی مێژووی، بەرپرسیارەتی ئەخلاقی، بەرپرسیارەتی کۆمەڵایەتی، بەرپرسیارەتی سیاسی لە ئاخیرا بەرپرسیارەتی حیزبی خۆت لە ئاستی سیاسەتی حیزبەکەتا بێ کە بتوانێت بەرژەوەندی چەتری بەرژەوەندی باڵای گەل و نیشتیمان و کوردستان کۆمان کاتەوە لە ئاستی هەڵوێستە نیشتیمانەکان و هەڵوێستە نەتەوەیەکانمانە یەک بین کە چۆن بتوانین خەریکێکی ڕاستەقی نەبین لە پانتای سیاسی هەرێمی کوردستان. دکتۆر زۆر جار دەوترێ ئەم لێدوانی ئەم بەرپرسانە بەتایبەت ئەم دوانی کۆتایی بریتە لە شاردنەوەی پرسە و گرفتە ناوخۆیەکان نەک بەشێک بێت لە پرۆسی سیاسی و تێکدانی ئاشتەواییەکەش. من بەو دوو بەڕێزە ئەڵێم کە بەو دوو ئەندامەی پارتی دیموکراتی کوردستان ئەڵێم ئازادی و دیموکراسی تەنها لە زۆنی سەوزانیە کە ئەو بانگەشەی بۆکەن. یعنی ئەو هەموو ئازادی و دیموکراسی کە لە زۆنی سەوزا هەیە کە لە زۆنی سەوزا خەڵک دێتە سەرجادە داوای مافی ڕەوای خۆیەکە ئێمە وەکوی یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە پشت و پەنای داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بووین لە بەرەی گەلا بووین هەمیشە ئێمە لە هەڵوێستە نیشتیمانی منتەوەیەکانە ئێمە هەمیشەیەک بووین ئازادی و دیموکراسی ناکرێت لە زۆنێکە هەبێ و لە زۆنی چکیانە بێ هەموو کۆمەڵانی خەڵکی کورسان مافی ڕەوای خۆیان لە داوای موچە بکەن عیلاقەیەکی وەزیفی عیلاقەیەکی تەنزیمی ئەیان بەستێتەوە بە حکوومەتی هەرێمی کورسان کۆمەڵانی خەڵکی کورسان بە دهۆک و بە هەولێر و بە کەرکووک و بە ناوچە جێناکۆکەکان و بە سلەیمانی و بە هەموو شارەکانی تر تاوەکو وەگاتە خانەقین و مندەلی و زورباڵقی هەموو پشکی شێریان بەرکەوتووە لە قوربانی و هەموو مافی خۆیان هەیە بە داواکردنی موچەکانی خۆیان و شایستە داراییەکانی خۆیان و خۆشکردنی ژیانیان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە بەرەی گەلا بووە و هەمیشە لە بەرەی نیشتیمان و بەرەی نەتەوەیە بووە و ئێمە پشتیوانی خۆمان دووپات دەکەینەوە بۆ دۆزینەوەی چارەسەرێکی گونجاو لە چوارچێوەی ئەم قەیرانە ئابووریە ئەم قەیرانە تەندروستیە ئەم قەیرانە جیهانیە ئەم قەیرانە ئەقلیمیە ئەم قەیرانە عێراقی کە ئێمە ئێستا لێکێنراوین بە عێراقێکی نوێ و عێراقی دوای نۆی چواری 2023ەوە کەواتە ئەبێ شەریکێکی ڕاستەقینە بین بۆ دۆزینەوەی چارەسەرێک چۆن ژیانی خەڵک کۆمەڵانی خەڵک شایستە دارایەکانیان بگەێنینە ماڵەکانیان نەک دانیشین سەرکوتیان کەین و کەلەپچەیان کەین و ئینتیهاکی کەرامەتی شخصی ئینسانەکان کەین بە تایبەتی کە مامۆستایەک تۆ ئەدیتە بەر شەق یا دوی مامۆستایەکی کە تۆ کەلەپچەی ئەەکەی لە فقهی عەربی و لە ئەدەبیاتی عەربی ئەڵێ وەکاد المعلم أن يكون رسولا قف وفه له تبجيلا کەواتە تۆ چۆن هەڵەسی پەروەردەکارێک مامۆستایەکی سەرەتایی بێ یا مامۆستایەکی زانکۆ بێت تۆ هەڵەسی کەلەپچەیەکەیت و ئیهانەیەکەیت و ئەیدەیتە بەر شەق ئەمە لە پێناو بەسیترین مافی خۆیە ئەی بۆ ئەو هەموو بارەگایانە کە لە شاری دهۆکا دەسووتێنرا بۆ ئیدانەیەک نەکرا بۆ هەڵوێستێکی بەرپرسانە نەبوو بۆ هەڵوێستێکی ئیداری نەبوو بۆ سەدەها لیجانی تاقیقیان دروست کرد کوالیجە نەتیجەی ئەو لیجانانە کە ئەمە تێکدانی تەکدیری سەفوی عامەوە بە واتایەکی تر تێکدانی ئاشتەوایی کۆمەڵایەتیە ئەگەر ئێمە بمانەوێ حکومڕانیەکی تەندروست
حکومڕانیەکی بێتەشەنج، حکومڕانیەکی بێحەساسیەت، حکومڕانیەک بێ یەکتر شکانن، حکومڕانیەک لەسەر بنەمای دیموکراسی و ئازادی و ڕێزگرتن و یەکتر قبولکردن بەبێ سڕینەوەی یەکتری و جێبەجێکردنی ئەجندایەکی نیشتیمانی نەکرد جێبەجێکردنی ئەجندایەکی دەرەکی لەسەر خاک و نیشتیمان و وڵاتەکەی دکتۆر چیە کاتێک ناڕزایی خەڵک تێکەڵ بە ململانە سیاسیەکان دەکرێت ینی پرسی ئاشتەوایی نیشتیمانی و ینی سیاسی و کۆمەڵایەتیەکان پێکەوە ون ئەبن هیچ پرسێکی نیشتیمانی و کۆمەڵایەتی ون نابێت لە شۆڕشی خوێندکارانی فەرەنساوە بیگ لە ساڵی 1960 و هەموو ململانەکانی پێش ئەو دوای ئێوەش بیبینە هەموو پرسەکان ئەکەونە ژێر پرسیارەوە ئەکەونە ژێر پرسیارەوە پرسیارێکی مێژوویی بەلاڕێدانی پرسەکان ئەکی ناوەکو ون بوون ون نابن ئێستحقاق من موچەخۆرێکم عیلاقەیەکی وەزیفی عیلاقەیەکی یاسایی عیلاقەیەکی تەنزیمی عیلاقەیەکی ئیداری ئەرک و مافم هەیە واجباتم هەیە و حقوقم هەیە یاسا بۆی دیاری کردوم کە ئەمەنە سعات ئەمەنە ڕۆژ ئەمەنە ساڵ من خزمەتەکەم خزمەت بەرامبەر مؤسسەسێکی ئیداری بەرامبەر بە نیشتیمانێک بەرامبەر بە خاکێک بەرامبەر بە کۆمەلگایەک ئەمە شایستە داراییەکانی منە بەڵام من بۆم هەیە لە ڕێگای نوێنەری یاسایی خۆمەوە لە ڕێگای نوێنەری سیاسی خۆمەوە لە ڕێگای ڕەنگ و دەنگی خۆمەوە لە ژێر چەتری سوڵتەی تەشریعی بەرپرسیارەتی بخەمە سەر ئەستۆی تۆ ئەوە سیاسەتە شکستەکانی تۆیە منی خستۆتە ئەم ڕۆژەوە ئەمە ونی ناکە بابەتی ڕوانینی تۆ بەڵام بە دیوەکەیت یا کاریگەری لەسەر ئاشتەواییە بێت بێگومان خەڵکی سادە و خەڵکی عەوام تاوانێکی مێژوویە تۆ خەڵکی سادە و خەڵکی عەوام قوتەکەی بخۆیت و بیەی بە شەڕا و دەربەدەریشیکەی و تەجروبەیەکی تاڵیشمان هەیە ئەمەکو هەرێمی کوردستان بەداخەوە ئەزمموی شەڕی ناوخۆ کەواتە ئەمە تاوانێکی ئەخلاقیە تاوانێکی سیاسیە تاوانێکی حیزبیە تاوانێکی تاریخیە تاوانێکی قانونیە بە دیوەکەی ترا تۆ خەڵکی سادە خەڵکی ڕەشوڕوت قوتەکەی بخۆیت و مافی ئەوەی نەیەیتێکە ڕای خۆی دەربڕێ و داواشی بکە و پاشان کە لە بچەی بکەیت و بێیتە بەرشەق و بەندی بکەیت و ممارەسەی سەلاحیاتی یاخود مەهامی قەزایی بکەیت کە تۆمە معنینی بەو شتە چونکە لەسەر بنەمای مەبدەئی فەصل بەینە سوڵتات مەهامی ئیداری بەپێی ئەم قانونە تازەنە قانونەکانی ساڵانی 1970کان کە ڕئیسی وەحدەی ئیداری هەر لە مدیر ناحیە و هەر لە قائم قام و هەر لە محافظ کە بە دەرەجەی بریکاری وەزیرە و سەلاحیاتی وەزیری هەبوو ئەیتوانی تا 6 مانگ خەڵک تەوقیف بکە بەڵام ئێستا یاسا و ڕێسا هەیە ئەم بابەتە ڕێکەخا کەواتە وەکو بەرپرسێک تۆ کاتێک لێدوانێکی لە مؤسسەیەکی ئەعلامیە لە لێدوانێکی سەحەفیە لە دیبەیتێکە ئەبێت تۆ بەشێک بیت لە چارەسەر بەشێ نەبی لە کێشە دکتۆر چیە ئەم لێدوانانی کە لە ماوەی دو هەفتەی ڕابردووە بینیمان و کە کاریگەری بە تەواوەتی لەسەر پەیوەندی یەکێتی و پارتی دروست کرد بەتایبەت بۆ کۆبوونەوەکانیان ئەتوانی بڵێ پرسی ئاشتەوایی سیاسی کۆمەڵاتی لە کوردستان کەوتۆتە ژێر پرسیارە و بە ئاسانیش لی دەرناچی ئەگەر کۆتایی بەم جۆرە لێدوان و قسەکردانە نەهێنرێت ئەم دوو لێدوانەی ئەم دوو ئەندامی پارتی دیموکراتی کوردستان ناڵێم لێدوانی دوو پەرپرسی کە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان بێ سیاسەتی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی خۆیان بێ ئەوە ئێمەش وەڵامی خۆمان و هەڵوێستی خۆمان نەبێت بەرامبەر بەو لێدوانانە و بەرامبەر بەو سیاستانە و ئێمەش وەکو حیزبێکی هەڵقڵاوی ناو جەماوەر خاوەنی پانتای سیاسی خۆمان ئێمە ئەتوانین بەرپەرچی ئەو لێدوانانە بینەوە بەڵام ئەگەر وەکو هەڵوێستێکی شخصی خۆیانە ئەوە خۆیان لی بەرپرسن و گەل و نیشتیمان و مێژوو من مەبەستم ئەو دیوە نییە مەبەستم دیوە گەورەکەی وێنە گشتێ گەورەکەی وێنە گشتێکە ئێمە کاریگەری هەیە لەسەر پرسی ئاشتەوایی سیاسی ململانی سیاسی لەگەڵ لەکێتی و پارتی کاریگەری ئەگەر بێت و برادرانی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستی سەرچاوی بڕیار و دەسەڵاتی باڵا پشتیوانی ئەو جۆرە لێدوانانە بکەن تەبعاً بێگومان کاریگەری بێ لەسەر دانیشتەکان و گفتوگۆکان و توێژەکان و چۆنێتی ئەدا و چۆنێتی گرێدانەوەی ئەم قۆناغی تر کە بێ پێکەوە ئێمە لەم قۆناغا و لە قۆناغەکانی تری دیمەنی سیاسی هەرێمی کوردستانە بتوانین کار بکەین پێکەوە بۆ پاراستنی هەرێمی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستان یەک لە مەترسێ ناوخۆیەکان لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی دەرەوە مەترسێ دەرەکیەکانیش ینی ئومێت هەیە ئەمە بنبڕ بکرێت ئومێدەوارین برادرانی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستیشی باڵا بتوانن بەرپرسیارانە
لێدوانەکانیان بچێتە بەرژەوەندی خانەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و ئاشتەوایی کۆمەڵایەتی تێک نەدات. دکتۆر چیازەنگەنە ڕایشکاری سیاسی سوپاسکە لە تەوەری یەکەمی گەرما و گەرم لەگەڵماندا بوویت. لە تەوەری دۆمدا گفتوگۆ دەکەین لەسەر پلانی وەزارەتی کشتوکاڵ بۆ وەرگرتنی بەرووبووم لە دوای ناوبڕێک لەگەڵماندا بمێن. جارێکتر سڵاوتان لێبێ خۆشەویستان لەگەڵ وەرزی پێگەشتنی بەرووبوومەکان وەرگرتن و ساختکردنەوەی بەرووبوومی جوتیاران ئەبێتە پرسی سەرەکی بەتایبەت هەموو ساڵێک جوتیاران بە ئومێدەوە دەست ئەەکەن بە چاندن و پێگەیاندنی بەرهەمەکانیان بەڵام لە کاتی چنینەوە و کۆکردنەوەی بەرهەمەکاندا تووشی بێئومێدی دەبن. پاڵپشتینەکردنی کەرتی کشتوکاڵ وەرگرتنەگرتنی بەرهەمەکانیان و ئەو بابەتانن کە هەموو ساڵێک دووبارە دەبنەوە. بەڕێز حسێن حەمەکەریم وتەبێژی وەزارەتی کشتوکاڵ لە هەولێرەوە لەگەڵماندایە بۆ قسەکردن لەسەر وەرگرتنی بەرووبووم و پلانی وەزارەتی کشتوکاڵ. بەڕێز حسێن ئێوارەت باش، پلانتان لە ئێستادا وەکو وەزارەتی کشتوکاڵ چییە بۆ وەرگرتنی بەرووبووم؟ بەڕێز حسێن وەکو وەزارەتی کشتوکاڵ بۆ وەرزی دروێنە پلانتان چییە؟ ناوبڕێک وەرەگرین و دەگەڕێنەوە وڵاتان. جارێکتر سڵاوتان لێبێت. بەڕێز حسێن حەمەکەریم وتەبێژی وەزارەتی کشتوکاڵ لە هەولێرە و لەگەڵمدا بۆ قسەکردن لەسەر پلانی وەزارەتی کشتوکاڵ بۆ وەرگرتنی بەرووبووم لە ماوەی ئەم ساڵدا. بەڕێز حسێن ئێوارەت باش، ئێستا کە وەرزی دروێنە دەستی پێکردووە وەکو وەزارەتی کشتوکاڵ پلانتان چییە؟ ببوورەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە زەحمە نەبێ. لە ئێستادا کە وەرزی دروێنەی بەرووبوومەکان یاخود کۆکردنەوەی بەرووبوومەکان دەستی پێکردووە ئێوە وەکو وەزارەتی کشتوکاڵ پلانتان چییە؟ بەڵێ زۆر سپاس سڵاو ڕێزمان بۆ بەڕێستان و سەرجەم بینەرانی کەناڵی گەلی کوردستان. ئێمە لە سەرەتای دەستبەکاربوونی کابینەی نۆی حکوومەتی هەرێم پرۆژەیەکمان پێشکەش کرد بۆ کڕینەوەی گەرمی جوتیاران. بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخەی هاتە پێشەوە قەیرانی هاتوچۆ و بڵاوبوونەوەی ڤایرۆسی و کۆرۆنا لەگەڵەوەی کە چەند هەنگاوێکی باش چووە پێشەوە پرۆژەکە ڕاستاندنی کرا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و کۆمەڵێک کۆبوونەوەی چاکرا بۆ دروستکردنی تێگەشتێکی هاوبەش لە بینی لایەنە پەیوەندیدارەکان. بەڵام بە حکمی ئەو بارودۆخە نەمانتوانی کە ئەم ساڵ بەکاری پێویست هەڵسین، بەڵام کارەکان بەردەوامە بۆ ئەوەی کە ئینشەڵا لە ساڵی داهاتوو ئەو پرۆژەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەنسبەت ئەوەی کە پەیوەستە بە حکوومەتی مرکزیەوە
ئێمە هەوڵێکی زۆرماندا لە سەرەتای ئەو ساڵەوە بۆ ئەوەی کە کڕینەوەی گەرمی جوتیاران شان بەشانی پارێزگەکانی تری هەرێ عێراق وەکو ناوەڕاست و خوار و بچێتە بواری جێبەجێکردنەوە هەموو ئەو داتا و زانیاریانەی کە داواکراوە بوو ئێمە لە کاتی خۆیان ئامادەمان کرد و ئاراستەی وەزارەتی کشتتوکاڵمان کرد بەداخەوە ئەوەش وەکو هەموو جومگەکانی تری ژیان لە بینی عێراق و هەرێمی کوردستانە ئەو بڕێکە بۆ ئێمەیان لە دوێنێ بڕیاردرا لە ئاستی پێویست و لە ئاستی چاوەڕوانی ئێمە نەبوو ئێمە لە کاتێکە چاوەڕێ بووین کە نزیکەی 2 ملیۆن تەن گەنم پێشکەشکەین بە حکوومەتی عێراقی وەکو باقی پارێزگەکانی تر بەداخەوە ڕەزامەندیان لەسەر 390,000 تەن دەربڕی بۆ سەرجەم پارێزگەکانی هەرێمی کوردستان بەڵام ئێمە هەر بۆ ناوەستین وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە کاری بەردەوامایە بۆ ئەوەی کە فرسەتی تر بدۆزێتەوە بۆ بە بازارکردنی گەرمی جوتیاران لە ئەم ساڵە بۆ مەبەستە ئەمڕۆ کۆبوونەوەکمان کرد لەگەڵ نوێنەری کارگەکانی ئالیک لە هەرێمی کوردستان کە ژمارەیان 36 کارگەی ئالیکە ئەوان ئەو کارگانە لە توانانە هەیە کە ساڵانە ملیۆنێک تەن ئالیک بەرهەم بێنن کە لە 30 و لە 40 پێکهاتەی ئەو ئالیکە گەنمە بۆ ئەوەی کە بتوانین ئەوانیش بەشێک لەو گەنمە بکردنەوە لە جوتیاران ئێمە لە گفت و گۆیان و داوامان لێ کردوون پێشنیار و پرۆژەی خۆیان پێشکەشکەن بۆ ئێمە بۆی وەزارەتی کشتتوکاڵیش بەرچاوی ڕوون بێ و بتوانێت کار ئاسانی و هاوکاری کارگەکانی ئالی بکە بۆ ئەوەی کە بڕێکی تر لەو گەنمە لە جوتیارانی هەرێمی کوردستان بکرێتەوە و هەروە هەوڵی تریشمانەیە بۆی کە لەگەڵ ئاشەکانی هەرێمی کوردستان بۆی لەگەڵ ئەوانیش کارێک بکەینکەوە ئەوانیش بڕێک لەو گەنمە لە جوتیاران بکردنەوە. بەڵێ بەڕێز حسێن ئاماژت بۆدا کە پلان نەتانتوانی ئەم ساڵدا پلانەکەتان جێبەجێ بکەن بە دیوەکەی تریە ئەمە بێئومێدی ئەدات بە جوتیاران هەموو ساڵێک ئەم بابەتە ینی لە وەرزی دوورینەوەیە جوتیاران بێئومێد دەبن دواتر بە پلانێکی وەزارەتی کشتتوکاڵ ڕادێنەوە لەسەر ئیشەکە و دەزەکەنەوە بە چاندن و لە کۆتاییە جۆرێک لە ناومێدیان بۆ دروستە بێت. نەخێر من لێرەوە ڕایەگەێنم جوتیاران ناومێد نەبن ئەمە یەکەم جارە لە مێژووی هەرێمی کوردستانە کە پرۆژەیەکی لەو شێوەیە پێشکەش بکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی هەوڵ بە گەنمی جوتیاران بکرێتەوە و ئەو پرۆژەیە وەکو باسم کرد لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر دراوە و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بە هەمان شێوە تقریبەن تێگەشتێکی زۆر باش دروست بووە و ئێستا کەرتی تایبەت لە پارێزگاکان پرۆژەی خۆیان پێشکەش کردووە کە هەر پارێزگایە و بەکاری خۆی هەڵسێ و ئەوە پرۆژەیەکی استراتیجیە و پەیوەستە بە ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم بەگشتی و وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بە تایبەتی سوورە لەسەر ئەوەی کە ئەو پرۆژەیە ینی ئێستا وەکو باسم کرد هەنگاوی باشی بڕیوە و لە ساڵی داهاتووە بچێتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوە ئێمە گەشتبینین و داوا لە هەموو لایەک و بە تایبەتی جوتیارانی خۆشەویست دەکەین کە گەشتبین بن بەرامبەر بەو پرۆژەیە و بە داهاتووی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان. بەڕێز حسێن ئەو پرۆژەیەکی کە بڕیاری ئێوە بەروبووم یاخود دانیێڵی جوتیاران وەربگرن چ جیاوازێکی هەیە لەگەڵ پلانەکەی حکوومەتی عێراقا لە ڕووی نرخ و بڕ و کوالیتیەوە؟ ڕەنگە ئەوەی کە ئێمە پێشکەشمان کردووە هەموو ئەو بابەتانی کە پەیوەندی هەیە بە پیشەسازی گەنمەوە تەنها گەنم نییە کە بڵێن بۆ ئارد ئەوەی کە پەیوەندە بە ساوەرەوە بە معکەرۆنیەوە بە بڕێشەوە بە شیرینمەنیەکانەوە پێداویستەکانی ئەوانە هەمووی ئێمە لەو گەنمە بەرهەمی بێنین لە هەرێمی کوردستان. بێگومان لەو کاتەدا کە ئەو پرۆژەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئێمە هەڵەسین بە پاراستنی ئەو بەرهەمە و بە پاراستنی بەرژەوەندی ئەو لایەنانەی کە هەڵەسن بە جێبەجێکردنی ئەو پرۆژە
وەکو چۆن ئێستێمە بۆ ژمارەیەک بەرهەم قەدەغەمان کردووە یا باجمان خستووەتە سەری بێگومان ئەو کاتەشە بەکاری پێویست هەڵەسین بۆ ئەوەی کە بتوانین پارێزگاریکردنی بکەین لە بەرهەمی ناوخۆ بە قەدەغەکردنی هاتنی ئەو بەرهەمانە یا بە دانانی باجی گومرگی لەسەر ئەو بەرهەمانە و ئێمە هەوڵە دەین و کۆمەڵێک شارەزایی زۆر باشمان لەگەڵایە لە بواری خۆراکە کە بە پشتیوانی خوا و دڵسۆزان کە لە ڕووی کوالیتیەوە زۆر زۆر باشتر بێ لە هەموو ئەو ئاردانی کە هاوردەی هەرێمی کوردستانەکرێ. بەڵێ لە بابەتی دانەوێڵەدا بەڕێز حسێن لەم ساڵدا جگە لە گەنم کە ڕادەکەی زۆر بەرهەم هێنراوە لەوەی کە حکوومەتی عراق وەرەگرێ نەک لە پێداویستی ناوخۆ زیاتر بێ لە چ جۆرێکی دانەوێڵەدا لە هەرێمی کوردستان گەیشتنەتە ئاستی خۆشژێنی و پێویستمان بە هاوردەکردن نییە. بەنسبەت دانەوێڵەوە ئەوەی کە ئێمە بەرچاومان ڕوونە ئەتوانین بڵێن تەنها لە بواری گەنم ئێمە لە ئاستی خۆبژێویین بەڵام دەرفەت و زەمینە زۆر لەبارە بۆ بەرهەمەکانی تر کە چ ئەوانەی پەیوەندی هەیە بە پیشەسازی خۆراکەوە چی ئەوەی پەیوەندی هەیە بە پیشەسازی ئالیکەوە ئەو بەرهەمانە وەکو گەنمەشامی و سۆیا و هەموو ئەو جۆ و هەموو ئەو بەرهەمانە کاگەر بێت و ئێمە هەوڵ بدەین کەش و ئاو هەوای هەرێمی کوردستان زۆر لەبارە و جوتیارانی ئێمە تەجروبە و شارەزاییەکی زۆر باشیان هەیە کە ئیشەڵاگەر لەم تەجروبەیە سەرکەوتوو بین هەوڵ بین بۆ پرۆژەکانی تروێمە کۆمەڵی پرۆژەشمان پێشکەش کردووە بە دەستەی وەبەرهێنان کە کەرتی تایبەت بەو پرۆژانە هەڵسن بۆ هەموو ئەو بوارانەی ئاماژەم پێکرد و ئێستا بە خۆشحاڵیەوە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی بازرگانی پیشەسازی و دەستەی وەبەرهێنان تێگەشتێکی زۆر باش دروست بووە لەسەر مەسلەی گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ و جێبەجێکردنی هەموو ئەو پرۆژانی کە پەیوەندە بە ژێرخانی کەرتی کشت و کاڵەوە کە دەرفەت بڕەخسێنرێ بۆ کەرتی تایبەت کە شان بەشانی هەوڵەکانی وەزارەتی کشت و کاڵ و حکوومەتی هەرێم کەرتی تایبەتیش بەشداریی کاریگەر بکە لەسەر بەرەو پێشبرنی کەرتی کشت و کاڵ و جێبەجێکردنی ئەو پرۆژانە. باڵێ باسی لەوە کرد کە لە بەرهەمەکانی دیکەی دانەوێڵەدا دەتواندرا کە بگەنە ئاستی خۆشێنی جگەل لە گەنم. پرسیارەکە ئەوەیە ڕێگریەکان چین لە بەردەم ئەم جۆرە بەرهەمی دانەوێڵانەداکەوە نەتواندراوەکو پێویست بچێنرێن پاڵپشتی بکرێن وەربژیرێنەوە ساغ بکرێنەوە. بڵێ هۆکاری یەکەم ئەوە بووە بەڕاستی ئێمە لەو پەڕی حاڵەتی باشیە کە پێش شەڕی تیرۆستی داعش لە 2013 و بەرە و دواش ئێمە بەڕاستی نەتوانراوە حکوومەتی هەرێم بەرچاوڕوونیشی وای نەبووە لە پاڵپشتیکردنی کەرتی کشت و کاڵ بە شێوەیەکی وا کە لە ئاستی پێویستا بێ و بتوانێت کێبڕکێ بکە لەگەڵ وڵاتانی دەر و دراوسێ بە تایبەتی خۆمان نەزانین یعنی بە تایبەتی وڵاتی تورکیا وڵاتی ئێران پاڵپشتێکی زۆر گەورەی کەرتی کشت و کاڵەکەن ئەبێ ئێمەش حکوومەت شان بەشانی ئەو وڵاتانە پاڵپشتی بکە بەداخەوە پاڵپشتیە نەکراوە و وەزارەتمان نەیتوانیوە پاڵپشتی ئەو بەرهەمانە بکە و هەڵسێ بەکڕینەوەی تا بەرەو پێشەوە بڕوە. خاڵێکی تر ئەوەیە کە ئەو کێبڕکێی کە ئاماژەم پێەیە ئەبێ هەموو ئەو حەقەتانە لە بەرچاو بگرین. بەڵێ بۆ مەسلەی پاڵپشتەکە دەبێت چۆن پاڵپشتی بکرێن ئێمە خۆ کەرتی کشت و کاڵی هەرێمی کوردستان کەرتێکی تازەیە بوری نییە ینی پرسیارەکە ئەوەیە ڕێگریەکانی ئەمەیان چی؟ ڕێگریەکانی ئەمانە تەنها و تەنها وەکو خاڵی سەرەکی مەسلەی دابینکردنی بودجەیە. ئێستا ئەو بەرهەمانە لە وڵاتانەی کە ئاماژەم پێەیە جگەرەوەی کە پاڵپشتیانەکەن بە بۆ نمونە پەینی کیمیاییە قڕکەرە تۆوە ئەمانە بە پاڵپشتی ئەدرێن لە کاتێکە ئەو بەرهەمانەش پێگا بە هەمان شێوە هاوکاری و کار ئاسانی و پاڵپشتی ئەکرێت لە بە بازارکردنی بەرهەمەکان و لە هەناردنەکردنی بەرهەمەکان و کەرتی تایبەت
ئەبێ دەورێکی کاریگەری هەبێ لە بەگەڕخستنی ئەو توانە مادی و مرۆیی کە لە هەرێمی کوردستان هەیە. بەڵێ جگە لەمانەی کە باسی کرد نەمانە گرفتی بەردەوامن لە ناوکەرتی کشتتوکاڵی هەرێمی کوردستانە، بەڵام بۆ ئەم ساڵ بابەتی تازەترمان هەبوو ڤایرۆسی کۆرۆنا و کەرەنتینەکردنی هاوڵاتیان. ئەم دوو بابەتە کاریگەریان لەسەر چاندنی بەرەمە کشتتوکاڵەکان دروست کردبوو یاخو لە داهاتوە دروستی دەکات؟ ئێمە حقیقەتێک هەیە ئەڵێ لەگەڵ هەموو ئەزمەیەکە کۆمەڵێ دەرفەتیشەیە. ئێمە لە مەسلەی ئەم قەدەغی هاتوچۆ و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەو حقەتە بۆ هەموو خەڵک ڕوون بووەوە کە کەرتی کشتتوکاڵ کەرتێکی پێشەنگە و هەرگیز نابێت پشتگوێ بخرێ. توانیمان واز لە زۆر بواری ژیان بێنین، بەڵام نەمانتوانی واز لە خۆراک بێنین. ئەمە بوو بەڕاستیەک لە لای هەموو تاچێکی کۆمەلگا و لەلایەن هەموو لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم. ئێمە لە کاتی دەستبەکاربوونی کابینەی نوۆی حکوومەتی هەرێم زۆر بە گرنگجیەوە لە کەرتی کشتتوکاڵ دوا بوو کە بکرێ بە کەرتێکی ژیاری بۆ بەهێزکردنی ئابووری ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. بەڵام ئەم بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەو کێشەیەی کە دروست بوو، ئەو مەترسی و دڵە ڕاوچەیە کە لای خەڵک دروست بوو لە مەسلەی کەمی خۆراک و ئەوانە، لەگەڵەوەی سوپاس بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکان کە ئەو ئەزمەیە دروست نەبوو لە مەسلەی خۆراکە، بەڵام ئەبێ ئەو ڕاستیە لە بەرچاو بژیرێکە ئەمانە مەترسیەکە بەردەوام هەیە. بۆیە کەرتی کشتتوکاڵ ئەو کەرتەیە کە دەبێ گرنگی پێ بدرێ و ئێستا حکوومەتی هەرێم بە جددیتر لە بابەتەکە هاتووەتە سەر هێڵ لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ بۆ ئەوەی کە لە تەواوی گرفتەکانی کەرتی کشتتوکاڵ بکۆڵێتەوە و بۆ ئەوەی چارەسەریان بکە و بۆ ئەوەی کە ڕۆڵێکی گەورەی هەبێ و پێشنیاری ئەوە کراوە کە ئەنجومەنێکی تایبەت یاخو بۆردێکی تایبەت هەبێ بە کەرتی کشتتوکاڵ بە سەرۆکایەتی پلە باڵاکان لەلایەن حکوومەتی هەرێمە وەکو بەڕێزان سەرۆکی ئەنجومان و بەڕێز جێگر و وەزیرە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی کە بابەتی کشتتوکاڵ خەمی هەموو لایەک بێ و هەموو لایەنە پەیوەندیدارەکان بێ بۆ ئەوەی بەرەو پێشەوە بڕوە. و هەروەها ئێمە وەکو وەزارەت کۆمەڵە یاسامان پێشکەش کردووە، ئەو یاسانە بۆ پڕکردنەوەی ئەو کلێنانن کە لە بەرەو پێشبردننی کەرتی کشتتوکاڵ بۆ مەسلەی زەوی، بۆ مەسلەی علوەکان کە شوێنی بە بازارکردنی گەنمە، بۆ دۆزینەوەی هەلی کار. کۆمەڵێ پرۆژەمان پێشکەش کردووە بە سوپاسەوە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی شورا کاری پێویستیان لەسەر کردووە بۆی کە زووترین کات لە پەرلەمانی کوردستان قسەی لەسەر بکرێ و بچێتە بواری جێبەجێکردنەوە. بە جێبەجێکردنی ئەو یاسایانە ئەتوانم بڵێم کۆمەڵێ هەنگاوی باش دەچینە پێشەوە لە بەردەم لابردنی هەموو ئەو گرفت و کۆسپانی کە لە بەردەم کەرتی کشتتوکاڵە هەیە. و لەگەڵ دەستەیەوە بەریێنانی ژمارەیەک پرۆژەمان پێشکەش کردووە کە وەکو لە سەرەتا ئاماژەم پێە کە پەیوەستن بە ژێرخانی کەرتی کشتتوکاڵ خۆیەوە کە ئەوانە پێویستن بۆ ئەوەی کە کەرتی کشتتوکاڵ بتوانێت بچێتە سەر پێی خۆی. بەڵێ بەڕێستێن هەموو ساڵێک لە سەرەتای پێگەیشتنی بەروبوومە خۆراکیەکان دوو بابەت سەر هەڵەدات. مەسەلەی گومرگ خستنە سەر هاوردە لەگەڵ ڕێگریکردن لە هێنانی ئەو بەرهەمانە بەتایبەت لە 1/5 هەموو ساڵێک تایەکی 11 ئەبێت. پرسیارەکە ئەوەیە بۆم ساڵ پلانتان چییە؟ ئایا ڕێگریەکان بەردەوامە بن یاخود کۆرۆنا کاریگەری لەسەرتان دروست کردووە یاخودنا؟ بەڵێ ئێمە بەسپاسەوە لە کاتی قەیرانی بڵێن بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و لە کاتی قەدەغەی هاتوچۆکەشە تێگەشتێکی زۆر باشە بوو لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی ناوخۆ بەردەوام لەسەر هێڵ بوو لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵە. لە کۆتاییە بڕیاردرا کە بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی پارێزگاکان ببنە ئەندامی ژووری ئۆپەراسیۆن لە پارێزگاکانە. ئەوە بۆ هۆی ئەوەی کە هەموو ئەو گرفتانەی کە لە بەردەم ئەو کەرتا هەبوو لە مەسلەی سەردانیکردنی خاوەن پرۆژەکان جوتیاران بۆ سەر کێڵگەکانیان لە ماوەیەکە هەموو ئەو گرفتانە چارەسەر بێ.
و بەنسبەت مەسلەی باج ئەم ساڵ بەجیا لە ساڵانی پێشوو پاژەوەی پیاداچوونەوەمان کرد بە ئامادەبوونی نوێنەری هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئەو باجەی کە لەسەر بەرهەمی هاوردەیە زیادمان کردووە. بۆ نمونە کیلۆیەک تەماتە لە ساڵانی ڕابردوو 350 دینار بووە بۆ 1 کیلۆ کراوە بە 600 دینار. مەسەلەن خەیار کراوە بە 500 دینار، پەتاتە کراوە بە 600 دینار، کوولەکە کراوە بە 400 دینار. ئەمانە ینی هەمووی باجەکە زیاد کراوە بە ئامانجی ئەوەی کە بەرهەمی هاوردە نەتوانێت چێبڕچێ بکە لەگەڵ بەرهەمی هاوردە. و هەوڵی تەواویشمان ناوە لەگەڵ سەروی خۆمان لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە هاوکارمان بن لە ڕێگەگرتن لە هەموو ئەو کارە نایاسانەی کە بە شێوەی قاچاق داخلی گومرگەکانە بێ و داخلی شارەکان دەبێ و تێگەشتێکی باش دروست کراوە لەو بوارە بە هیوای ئەوەی بتوانین ڕێگری بکەین لە هەموو خۆتزیینەوەیەک لە باجیان بە شێوەی قاچاق ئەو بەرهەمان هاوردە بکرێت. هیچ بەرهەمە هەیە ڕێگری لێ بکەن کە نێتە ناو هەرێمی کوردستانەوە نەک تەنها لە خاڵە سنوورەکان بەڵکو لە باشووریشەوە باشووری عراق. ئێمە لەگەڵ عێراق وڵاتێکی تەواوکەری یەکترین و بازاڕەکانمان بازاری یەکترین لەبەرەوە ئەوە لە بەرنامانیە ئەو ڕێگریە بەعکسەوە ئێمامانەیە هەماهەنگی دروستکەین لەگەڵ شارەکانی ناوەڕاست و خاروی عێراقا لەبەرەوەی بەهۆی جیاوازی کەشوهەواوە ینی کاتێک بەرهەمی ئەوان لە ئێمە زووتر پێگا ئێمە درەنگتر پێگا دەتوانین ئەوە سەرچاوەیەکی باشی بازار بێ بۆ بەرهەمەکان. بەڵام لەوانی کە لە دەرەوە هاوردە بکرێن بێگومان ئێمە هەموو هەوڵێکمان خستۆتە گەر بۆی ڕێگری بکەین لە هاوردەکردن بە شێوەی نایاسایی. بەڵێ بابەتی دیکەی گرنگ هەیە لەسەر پاڵپشتی بەروبوومە ناوخۆیەکان بەتایبەت ئەو پارەی کە لە ئەلوەکان وەردەگیرێت یەکێکە لەو گرفتانە ئێوەی چارەسەرێکتان بۆم پرسە دۆزیوەتەوە. بەڵێ ئەو بابەتە چارەسەر کراوە لەگەڵ ئەوەی ئەو کاتە پارێزگاکان جیاوازیان هەبوو لە وەرگرتنی ئەو پێڵێن عمولە لە ئەلوەکانە ئەوانەمان هەمووی یەک خستووە کە ئەو عمولەیە دەبێ کڕیار بیدا نەک جووتیار بیدا و ئێمە هەر بەو بۆنێشەوە پێم خۆش ئاماژە بەوە بم یاسایەکمان پێشکەش کردووە بە ناوی یاسای ڕێخستنی ئەلوەکان لە هەرێمی کوردستان. بە جێبەجێکردنی ئەو یاسایە و بە مسادقەکردنی ئەو یاسایە ئەتوانم بڵێم هەنگاوێکی زۆر گەورە ئەچینە پێش لە بواری بە بازارکردن. لەبەرەوەی ئێمە ئەزانین هەچی ڕەنج و ماندووبوون و عارەقەی نێوچەوانی جووتیاران هەیە لە ئەلوەکانە دەبینرێتەوە. بۆیە بەداخەوە لە ئێستادا لە ئەلوەکان شێوازێک لە شپرزەیی یان تێک هەڵچوونێک هەیە لە ناو ئەلوەکانە بەپێی ئەو یاسایە هەمووی ڕێکخراوەتەوە و لایەنە پەیوەندیدارەکان دیاری کراون و شێوازی بە بازارکردن و ڕێگریکردن لە هەموو داخڵبوونی هەموو بەرهەمێک بۆ ناو ئەلوەکان لەو یاسایە جێگەی کراوەتەوە. بۆیە ئێمە زۆر گەشتبینین بەو یاسایە ئینشەڵا کە لە داهاتوودا بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڕێز حسێن حەمەکەریم وتەبێژی وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێم سوپاس کە لە هەولێرە لەگەڵماندا بوو. ئێوەش خواتان لەگەڵ.